بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان باز لە هاوتاکردنی موچەی خاننشینانی هەرێم دەکەین دیارە دوای ساڵێک و حەوت مانگ حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم بڕیاری داوە پابند بێت بە بڕیارەکەی دادگای فیدراڵی بۆ هاوتاکردنی موچەی خانەنشینان و بۆ مەبەستەش گفتوگۆ لەگەڵ عێراق بکات. ئێمە باز لە وردەکاریەکەی دەکەین. ئەگە سەرەتا باسی بڕیارەکەی دادگای فیدراڵی بکەین کە بە دیاریکراوی لە 23/11/2022 دەرچووە لەسەر سکاڵای خانەنشینان کە دژی مەسرور بارزانی و ئاواتی شێخ جەناب تۆماریان کردهبوو. بڕیارەکەی دادگەتەی داهاتووە بڕیاریان داوە بە نادەستوری بوونی جێبەجێکردنی یاسای خانەنشینی ژمارە 27 ساڵی 2006 هەڵوەشاوە. ئەو یاسایی کە لە هەرێم کاری پێدەکرێت تا ئێستا لە 23/11/2022 دادگای فیدراڵی هەڵوەشاندوتەوە. خۆی یاساکەش عێراق لە ساڵی 2014 ئەم یاسای هەڵوەشاندوتەوە بەڵام لە هەرێم کاری پێکراوە. بڕگەی دووەمی بڕیارەکەی دادگای فیدراڵی دەڵێت پابندکردنی هەرێم بە جێبەجێکردنی یاسای خانەنشینی یەکگرتووی عێراق ژمارە 9 ساڵی 2014 هەموارکراو کە ئیمتیازی زۆری بۆ خانەنشینان تێدایە و دادپەروەری بەدی دێنێت. بینە سەرپرسی هاوتاکردنی موچە دیارە بڕیارەکەی دادگای فیدراڵی ساڵێک و حەوت مانگ لەمەوبەر دەرچووە بەڵام حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم غەدریان لە خانەنشینان کردووە ئامادە نەبوو لەو ماوەیەدا کار بکەن بۆەوەی کە موچەکەیان هاوتای عێراق بکرێت. ئێستاش وەکو خزمەتێک بە خانەنشینان دەیفرۆشنەوە کە بڕیاریان داوە لەگەڵ عێراق گفتوگۆ بکەن لە کاتێکە لەو ماوە زۆرە ستەمیان لە خانەنشینان کردووە. بینە سەر ژمارەی خانەنشینان لە هەرێم دیارە بەپێی ئەو راپۆرتێک کە حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم لە مانگی دەی 2023 ئاراستەی لیژنەی دارایی پەرلەمانی عێراقی کردووە. ئەو کاتە ژمارەی خانەنشینان 245,105 کەس بوو و لە دوایین ڕاگەندراوی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم کە لە مانگی حوتی 2024 دەرچووە باز دەکە کە ژمارەی خانەنشینان 277,541 کەسە. واتە لەو ماوەیە لە مانگی دەی 2023 تاوەکو مانگی حوتی 2024 لە ماوەی 9 مانگدا 32,436 خانەنشین زیادی کردووە کە نازانرێەوە کارەکەی چیە و بودجەکەشیان لە 119 ملیارەوە بەرز بۆتەوە بۆ 122 میلیارد دیناری مانگانە لە کاتێکە بە پێی لێدوانی بەڕێوەبەرایەتی گشتی خانەنشینی لە هەرێم ساڵانە لە بینی 5 بۆ 6,000 کەس لە هەرێم خانەنشین دەکرێن بەڵام لە ماوەی 9 مانگدا 32,000 خانەنشینی زیاد بووە. بەڵێ بینە سەر بەپێی کەمترین موچەی خانەنشین دیارە بەپێی ئەو یاسایی کە لە هەرێم کاری پێکراوە کەمترین موچەی خانەنشینی 200,000 دینارە و زیاتر لە 90,000 خانەنشین موچەکەیان لە خوار 300,000ەوە بووە و لە عێراق کەمترین موچەی خانەنشینی بەپێی یاسای ژمارە 9 ساڵی 2014 هەموارکراو 500,000 دینارە. هەروە دەرماڵەی بژێویشێ لە عێراق واتە بەپێی عێراق لەمە دووە ئەگەر موچەکە هاوتا بکرێت لەگەڵ عێراق ئەوانەی کە لە ژیان داماون و خانەنشین کراون کەمترین موچە دەبێتە 600,000 دینار 500,000 لەگەڵ 100,000 دەرماڵی بژێوی دیارە ئەو دەرماڵی بژێویە بۆ هەموو ئەوانە خەرج دەکرێت خانەنشینان ئەوەی کە موچەکەی لە ملیۆنێک دینار کەمترە و ئەوەش کە لە ژیان دانەماوە موچەکەی دەبێتە 500,000 دینار. واتە خانەنشیناری هەرێم لەمە دووە لە بەرژەوەندی ئەوانەدایە کە ئەم پرۆسێ بچێتە بواری جێبەجێکردنەوە و پێی زانیاریەکان زیاتر لە 220,000 خانەنشین سودمەند دەبن لە هاوتاکردنی موچەکانیان لەگەڵ عێراق. بەڵێ بڕی پارەی پێویست بۆ هاوتاکردنی موچە بەپێی خەمڵاندەکان 100 ملیاری پێویستە. دیارە ئێستا حکوومەتی هەرێم مانگانە پێویستی بە 950 ملیار دینار هەیە بۆ موچە بەڵام ئەوەی کە لە بودجێ عێراق دیاری کراوە 965 ملیارد دیناری مانگانەیە بۆ ئەمە بەسە پێویستە لەگەڵ وەزارەتی دارایی عێراق ڕاوێژ بکرێت و لەگەڵ سەرۆکوەزیرانی عێراق و پێی یاسا وەزیری دارایی بۆ هەیە کە پێشنیاز بکە بۆ موچە لە بواری بودجەی بەکاربردن پارە بگوازرێتەوە بۆ موچە کە ڕێگە پێدراوە لەسەر پێشنازی وەزیری دارایی و وەزیری پلاندانان ئەنجومەنی وەزیران پەسەندی دەکا و کاتە دەکرێت موچە بگوازرێتەوە بۆ خانەنشینان ئەو کاتەش خەرجی لیستی موچە بۆ تریلیۆنێک و 50 میلیارد دەوروبەری تریلیۆنێک و 50 میلیارد بەرز دەبێتەوە. بەڵێ بینە سەر تەمەنی خانەنشینی لە عێراق و هەرێم ئەوەی کە لە هەرێم تا ئێستا کاری پێکراوە 63 ساڵە لە عێراق 6 ساڵە بەپێی یاسای خانەنشینی یەکگرتوو
لێبڕینی خانەنشینی لە عێراق و هەرێم بینە سەر لێبڕینی خانەنشینی پێشتر لە هەرێم و تاکو ئێستاش ئەوەی کە لێبڕینی خانەنشینی لە فەرمانبەر لە سەدا حوتی موچەی بنەڕەتیە حکوومەتیش لە سەدا 12 دەخستە سەر کە دەبووە سندوقی خانەنشینی دابمەزرابەیە بەڵام لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا لە سەدا حوتی موچەی بنەڕەتی لە موچەخۆران بردرا و خوراوە تاکو ئێستا نەخراوەتەوە سندوقی خانەنشینی بەڵام لە عێراق سندوقی خانەنشینی کارایە و ئێستا خانەنشینانی عێراق لە سندوقی خانەنشینی موچە وەردەگرن بەم شێوەیە لە سەدادەی موچەی بنەڕەتی فەرمانبەرە حکوومەتیش لە سەدا 15 دەخاتە سندوقی خانەنشینیەوە و لە عێراق سیستەمی ئێستا و خانەنشینان موچەکان با ئەلکترۆنی کراوە و پێش سەری هەموو مانگێک موچیان پێدەدرێت واتە ئێستا گەر مانگی حەوت بێت لە یەکی حەوت موچەی مانگی حەوت وەردەگرن خانەنشینەوە تا پێش وەختە موچەکان بۆ خەرج دەکرێت و پێشتریش خانەنشینانی هەرێمی کوردستان لە سەری موچەدا بە تایبەتی لە ساڵی 2022 4 خانەنشین لە سەری موچە گیانیان لەدەستداوە و غەدرێکی زۆر لە خانەنشینان کراوە بینە سەر پاراشتی کۆتایی خزمەت لە هەرێم لە ماوەی ڕابردوو بەم شێوەیە بووە ئەوەی کە کاتێک کە فەرمانبەری خانەنشین کراوە شەش موچەی بنەڕەتی وەک پاداشتی کۆتایی خزمەتی خانەنشینی پێدراوە بەڵام لە عێراق 12 موچە بە دەرماڵەوە پێدرێ واتە سێقاتی ئەو موچەیە لەبەرەوەی کە دەرماڵەشی لەگەڵە کە وەکو کۆتایی پاداشتی خزمەت بە موچە خۆران دەدرێت دیارە بۆ هاوتاکردنی موچە بۆی کە بچێتە بواری جێبەجێکردنەوە پێویستە بەوەی کە لەگەڵ وەزارەتی دارایی عێراق و توێژ بکرێ ئەگەر پێشترە مەکرابە دوای بڕارەکەی دادگای فیدراڵی کۆتایی 2022 ئێستا ئاسانتر دەبوو هاوتاکردنی موچەی خانەنشینان بەخوای گەورەتان سپێرین خواتان